بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی ئێوەی عازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە شاری هەڵەبجەم لە کاسبکاران و هاوڵاتیانی ئەم شارە دەپرسم بابزانم چەندێک دڵیان خۆشە بە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان و لەگەڵ هاتنی ئەم مانگا ئێمە خۆمان زیاتر بەچیەوە سەرقاڵ بکەین، چۆن خۆمان لە گوناه و تاوان بپارێزین و چۆن پێشوازیەکی گەرم لەم مانگە بکەین. دەربارەی مانجی پیرۆزی ڕەمەزان من گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشێ لە هاوڵاتیانی ئەم شارە بەیەکەوە بینەر و بیسەرمان بن لەگەڵمان هاوڵات. ماندی نەبی تەندروستی چۆنە؟ لەگەڵی شوکار تا چۆنی؟ باشە ئیشەکان؟ بازار هەیە؟ وڵی هەیە و نییە ویتراوە. لە ڕەمەزانە بازارت چۆنە؟ وڵی لە ڕەمەزانە جا تا ڕەمەزانە کردو تازە دەستم پێی کردو. تازە دەستمەم کارە کردو؟ ئارەوەڵا. دی یاخۆ مبارەک بی یاخوا بەرەکەتدار بێ. سەلامەت بیا. خوای گەورە ڕزقت بدا. زۆر دڵم پێ خۆشە. سەلامەت بیا. گەنج بتوانێ بخۆی بێکار دانەنیشێ هەر ئیشێک بکاتێن. سەلامەت. ڕزقی ژەلای خوایە. ڕاستەکەی وەڵا ڕاست. وانە؟ سەلامەت بیا ڕاستەکەی. چەند دڵت پێ خۆشە؟ وڵا دڵمان پێ خۆشە ماڵ ناڵی پێشژێنی چۆن دڵمان پێ خۆش نی. یاخوا خۆی گەورە بەرەکەتداری بکات. سەلامەت بیا. دڵنیام لە ماڵەوەش دوعای خێرت بۆ دەکەن دوعای بەرەکەتت بۆ. ئەی چۆنە ڕۆڵا؟ وەڵا. بابزانم میوانەکەیە لە ڕێیە بابزانم چۆن پێشوازی بکەین لەم میوانە ئازیزەمان ئەویش مانجی پیرۆزی ڕەمەزانە. چۆن؟ مانجی پیرۆزی ڕەمەزان زۆری نەماوە بگەین ئەگە خوا بیکاتە قسمەت. وانە؟ دوعات کردووە بگەی بە ڕەمەزان؟ ئەی چۆن دوعام نەکردووە ڕۆڵا؟ حەز دەکەی؟ ئەی چۆن؟ زۆر دڵ پێ خۆشە؟ ئەی چۆن دڵ پێ خۆشە؟ لە ڕەمەزانە چی بکەین زیاتر خۆمان بە چیەوە سەرقاڵ بکەین؟ وڵاتی بە ڕۆژ و بە زەکات و بە خێر و داخوای گەورە لێمان خۆش بێ و بەچی باش ئینشاءڵڵا قوربانە بم دەیاخۆ باش بی. وەڵا مانجی ڕەمەزان لە ڕێگایە دوعات کردووە پێی بگەین؟ ئەنشاءڵڵا دوعا پێ یەکەین ئینشاءڵڵا. دڵت خۆشە؟ ئەرەوە دڵم خۆش زۆر دڵم خۆشە. فەقیر و هەژار هەیە نەبوونە هەیە نەدارە هەیە بۆ فەقیر هەمووی پێ خۆشە بۆ فەقیر هەمووی پێ خۆشە ئینشاءڵڵا بە مانگی پیرۆز و مانگی بە خێر و بەرەکەت بەژە بەسەرمانە ئینشاءڵڵا. چەند پێویستە دەوڵەمەندەکان ئاگایان لە خەڵکی هەژار بێ لە ڕەمەزان؟ وەڵاهی زۆر پێویستە بە دەوڵەمەندەکانمان هەمومان بۆ زەکات و سەدەقە و سەرفەترە و ئەم شتانە و ئەرە وەڵا خەڵک هەژارە نەک بۆ هەموو فەقیر. چ کار دەکەین؟ وەڵا ئەم تەڕەبیازە فرۆژم ئەم تەخەری ئەم تەڕەبیازە فرۆژم لەخوا بەجێ پاک شێکم ئەو دەچێمە بەخۆ باو دەسمە مولێت و کردبوو پاک تەڕەبیازە شکری خواکەم ئینسان مهم وەیە پێغەمبەری خوا فەرمێ دوو شتێ ئینسان لێ غافڵە یەکەم لە شاقی دووەم بەتاڵی لەژی ساغ بێ شکری خوا ناکە کەوتە جێگە بەتاڵیشە ناچێ بۆ نوێژ عیبادەکەی خوا کە کەوتە جێگەش و هەوارەکەتە خوا بە قوربانی خوا سوپاسی خوا دەکەی. ئەرە وەڵڵا لەخوا بەزە بە نوێژی ناڕۆ لەخوا بەزەی مەگە نوێژی دووری ئەوە ناکەم نوێژی نیوەڕۆ و مەغریب نیوەڕۆ و مەغریب لە ماڵەکەم چۆ ئاچم بۆ عەلۆکە ئێوارە تەواوی کەم فری ئەوە ناکەم تا بچم بۆ عەلۆکە باش منەکەم وەڵڵاهی بازار ئینسانەوەی لەشی ساغ بێ ئێمە لەشمان ساغ بێ دەوڵەمەندیە چونکە پێغەمبەری خوا فەرمێ سەڵسەلام دەوڵەمەندی ئەوە نییە پارە و سەرود و سامان هەبێ مەڵک و سەرود و سامان دەوڵەمەندی ئەوەیە کە دڵ دەوڵەمەند دڵ دەوڵەمەند بێ دڵ لە دڵەوە دەوڵەمەند بێ دڵەوە لەخوا بەزیا بێ هینەکەین حولین لەخوا بەزێتی بازارش هەیە و نییە و حوزار و هەژەزار قەنەعەت نین جارێ خەڵک بە دوو وەرەقە قەنەعەت نییە بۆ وەختی خۆی بە دوو وەرەقە ئینسان قەنەعەت نییە بوو بە 100,000 قەنەعەت نییە بوو إنسان هو قناعة بو إمام الشافعي بالدنيا ساعة وقدوة إطاعة وقدوة قناعة إنسان قناعة يبي هموش باشا إن شاء الله ما يجي رمضان ما يجي بيروز إن شاء الله بيش جينو إن شاء الله بخير وبركة آخر شيء خير بيو أول شيء خير بي إن شاء الله. والله خوش إنسان أما نمونيش زوانا خوانيم دكانة تو نيجي بكومال نيجي جماعات تاكو دقريته بمشي وعزا دكانة كي كردوته بلام داري شو كوا ما جدانا دوایەوەی کە هاتەوە ئیتر دارەکەی برندەکە بەڵام نێژە بە کۆمەڵەکەی خۆی ناسوێنێتن. جا من بەردەوام دەبم لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ خەڵکی ئەم شارە لیان دەپرسم زانم چەند دڵیان خۆشە بە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان. مانجی ڕەمەزان زۆرمان نەماوە پێ بگەین ئینشاءڵڵا. دوعات کردووە بگەی بەم مانگا؟ ئەرە وەڵا دوعامان وایە هەمیشە بگەین بە مانگی ڕەمەزان و خوا تاعەت و
عیبادەتمان لێ قوبڵ بکات. بۆ دوعا دەکەی بگەی مانجی ڕەمەزان؟ مانگی ڕەمەزان دڵەکان پاکە بێتەوە. خوای گەورە ڕزق و ڕۆزی تایە ئەو مانگە، بۆیە خوای گەورە لە قورئانە فەرمێ مانگی ڕەمەزان بڵێن خەیر و بەرەکەتە بۆ هەموو کەون. باشە. چەند پێویستە ئێمە کامانجی ڕەمەزان دی خۆمان لە گوناه و تاوانەکان بپارێزین؟ پێویستەکە خۆمان بپارێزین و تۆبەیەک بکەین کە ئەو ڕێگە چەوتانی کە گرتومانەتە بەر ئێستا نەگیرینە بەر و بکەوینە سەر ڕێگەی ڕاست. وای تۆزێک ئیسابات لەگەڵ نەفسی خۆمان بکەین بەسەوە هەموو گوناحە بەسە هەموو تاوانە کاتی گەڕانەوەیە. بەڵێ بەڵێ وایە بەڵێ. لە ڕەمەزانە زیاتر خۆت بەچیوە سەرخاڵ دەکەی؟ قورئان خوێندنە، نوێژکردنە، سڵاوە لێدانە؟ تر هەمووی دەست پێەکەین ئیتر ڕۆژ و گرتنە و تاعاتە خۆی ئیتر مانگی ڕەمەزان زیکرە. وایە فرسەتەوە نیە؟ بەڵێ فرسەتە بۆ هەموو لایەک. بۆ هەموو لایەک. بەڵێ. لە ڕەمەزانە بازاڕی تۆ چۆنە؟ وەڵی بازار خۆی یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی خۆتەزانی میلەتی ئەمە هەمووی وێزان هیچ نامێنێ، هەمووی ڕاکە پەلە قاژەیەتی کە ئێوارەیەت هیچیشی بێ ناخورێ. بازار گەرمە یەک تا دە دەم ڕۆژی تر دوای دەم ڕۆژی حتاکو 22 ئینجایتر بازاڕیەتەوە سەر هینی خۆی. ئەگەر مەعاش بدرێ بە عام بازار ئەبێ مانگی ڕەمەزان کورە وەکو ڕۆژەکانی تریش وایە، بەڵام بەس ئیتر خەڵک هەر برسیەتی یعنی بۆیە زانتێ هیچ نامێنێ ڕاکە، یعنی حەزی لە شتێ بێت ڕاکە بۆ ئەڵێ ئەوە کڕمەوە کڕم ئێوارەیشە چێتەوە هیچی بێ ناخۆی. دوعات کردووە بگەی بە مانجی پیرۆزی ڕەمەزان؟ بەڵێ لەسەر سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەر لە مانگی ڕەجەبەوە ئەو ئەفەرمێ وفي رجب وشعبان اللهم بلغنا رمضان. جا لە ئێمەش لەسەر و سنەتە ئێمە بێ هەوڵ بدەین دایمەن لەبەرەوەی بەرەکەتی مانگی ڕەمەزان شتێکی کەم نییە، یعنی ئینسانی ماندارە بێ دایمەن بە دوای شتە خەیریەکانە بگەڕێ، وەکو چۆنە ئەچێ بۆ عامرە بە هەمان شێوە بۆ ڕەمەزان بۆ شتە ئەو مانگانەی ئەو کاتانەی کەوا لە خەیرایە سان هەوڵی بۆ بدە ئینشاءڵڵا خۆی بۆ ئامادە بکات. جوانترین پێشوازیکردن لە ڕەمەزان چۆنە؟ باشترین پێشوازی بۆ مانگی ڕەمەزان ئەوەیە هەر لە ئێستەوە ئینسان تەوبێکی چاک بکات، اینجا بینی خۆی خوا ئەگەر هەر شتێکی تیا بێت تۆ بۆ لەسەری بگەڕێتەوە و حەقێکی یەکێکی لابێ گرد نازایی لێ بکات و حەقەکەی بۆ بگەڕێنێتەوە. خۆت ڕەمەزانان زیاتر بەچیوە سەرخاڵ دەکەین؟ زیاتر ڕەمەزان ئینسان جگە لە ڕۆژوەکە کە تۆ زمانت بە ڕۆژوە بێ زمان و چاو و هەموو ئاعزاکانت بپارێزی بە قورئان خوێندن چاکترین شتە لە ڕەمەزانە ئینسان قورئان زۆر بخوێنێت و زیاتر دەوری قورئان بکاتەوە. ئەی چەندە گەینگە و هاوسەرانەی کە کێشەیان هەیە لە بە خاتری مانجی ڕەمەزانێ هەندێک تەنازولات لەبەر یەکتری بکەن و مارەکە ئاوادان بیتن و ئەو مشکلانە سەر هەر نەداتەوە. ئەوەی جەنابەت دەفەرمی شتێکی زۆر گرنگ و زۆر گەورەیە، ئینسان بینی هاوسەر بێ یاخو بینی خزم و دۆست بێت، ئەو شتانە یەکسەر ئینسان لێبوردنیەکی زۆری هەبێت، چونکە خوای گەورە لێبوردنی پێخۆشە. ئەگە ئینسان چەند بتوانێت لە خەڵک ببورێ خوای گەورەش لەو ئەبورێت. لەبەرەوە ئینسان ئەگەر تەسخێ بدا بخۆی ئەگەر حەقیش لای خۆی نەبێت لای بەرامبەر بێت ئەم هەر لێخۆشبوون و لێبوردەیی هەبێت. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کافرەکان یا دەوروبەر زۆر عەزیەتیان نەدا، بەڵام هەر لێبوردنی زۆر بووە. لەو کاتا کە دەسەڵاتی هەبوو بە سەریانە ئەو زیاتر ئازادیکردن و لیان خۆش بوو. خۆشترین کاتی ڕەمەزان چ کاتێکە لە لای تۆ؟ زیاتر ئێوارانە کاتی ڕۆژوشکاندن، وەک لە فەرمودا فەرمێت ئینسان لەگەڵ ڕۆژوشکاندنا جگە لەوەی کە تۆ ڕۆژوەکە شکێنی هەم لەزەت و تامێکی تایبەتی خۆی هەیە لەو کاتانە. بەچی دەشێنی؟ تەوان بە خورما، بە خورما سونەتەوە ئینجاگە خورماش دەست نەکەوت بە ئاو، بەڵامی تر خۆی خورماکە سونەتە ئەگەر خورمای تەڕیش بێ باشترە. مانجی ڕەمەزان لە ڕێگایە زۆرمان نەما وایە؟ دوعات کردو بگەی بەم مانگە؟ ئەرە وەڵام هەمیشە دوعای ئەوە یەکەم بگەین بەم مانگە و مانگێکی پیرۆزە و هەموو کەسیش هەوڵی بۆ ئەیا کە بگا بەم مانگە پیرۆزە و دوعای خێرکەین بۆ نەخۆشەکانمان و خۆی گەورە شفامان بە و ئیمانی خێرمان پێ بە باوانەکەم. خۆی گەورە ئیمانمان سەلامەتکە. باڵێ پێم بڵێ چۆن جوانترین پێشوازی بکەین لە ڕەمەزان؟ وەڵی ئەبێ بە هەموو شێوەیەک
بتوانین پێشوازی بکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ خۆمانی بۆ حازر بکەین بە هەموو شێوەیەک چۆن ینی والله ئیتر بە هەموو شێوەیەک بە هەموو لایاقەتێک ئەوە دەتوانامانە بێت تواناشمانانە بێ خۆ لە سەڵاتی ژنێ تو ئەگەر بەبیرت بێ زاران و پێشوازی دەکرێت لە مانجی ڕەمەزان واللهی بە هەموو شێوەیە بە شێوەیەکی جوان و محتەرەمانە پێشوازی لێ ئەکرا و خەڵک خۆی بۆ ئامادە ئەکرد ئێمەش ئەمانەیە هەر بە هەمان شێوە ڕسومی کۆنی خۆمان بە ڕسوماتێکی جوان پێشوازی لێ بکەین و بەخێر بێ سەر ئەم چاومانە و ئێمەش لە خزمەتی مانگی ڕەمەزانان ڕەمەزانە زیاتر خۆت بە چیوە سەرقاڵ دەکەی قورآن خوێندنە زیکرا بەڵێ ئەبێ تەراویح نوێژی سونەت بەڵێ بەڵێ بۆ شتانەوە ئەبێ خۆمان سەرقاڵەکەین نەک بە شتی خراپەوە بە دوعای خێر بە زیکر بە لا ئیلاهە ئیلەڵڵاه بە تاعات بە نوێژکردن بە زیکر بە تەراویح بە نوێژکردنەکەمان هەموو شێوەیە بەم شێوانە خۆمان سەرگەرم بکەین نەک بە شتی خراپەوە ڕەمەزانە زیاتر خێر دەکەی هاوکاری خەڵک دەکەی فەرقی نییە ئەبێت تۆ خەیری کرد چ لە ڕەمەزان نابێت چ پێش ڕەمەزان بێت بتوانین خێر بکەی هەر فەرقی نییە بەڵام لە ڕەمەزانە باشترە گەورەترە خەیرە بکەیت وایە السلام عليكم ماني نبن أحوالتان باشن صحتي تندرسيت ساخو سلامتي إن شاء الله قربان جاور إيه باز سيارك لما ندا بابزانم چۆن پێشوازی بکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان خۆشترین مانگە لە ساڵە باوەڕکە ئیسراحەتە بۆ ئینسانەکان دەرمانە بۆ دڵەکان مانگی ڕەمەزان دەرمانی دڵەکانە بەڵێ بە تاکید هەرچی ئینسانە لە مانگ ئەوەی کە ڕۆژوو بگرێت لە مانگی ڕەمەزانە خوا تەسوەیەکێکە پاکیەکاتەوە بەڕاستی گرینگە لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان لە پێشوازیکردنی مانجی پیرۆزی ڕەمەزان خۆمان بپارێزین لە گوناح و تاوانەکان پەشیمان بینەوە ینی دوعا بکەین خوای گەورە لە هەڵە و کەم و کوڕەکانمان ببورێ بە تاکید ئەبێ لە مانگی ڕەمەزانە زیاتر عیبادەت ئەنجام بدەین دوعای خێر بکەین بۆ مردووەکانیشمان ئەوانەی کە مردوون دوعا بکەین بۆ وڵاتمان کە ئاشتی و ئارامیتیا سەقامگیر بوێت مانگی ڕەمەزان چەند گرینگە ئەوانەی کێشیان هەیە لە مانجی پیرۆزی ڕەمەزان زەڵ بن بەسەر کێشەکانی خۆیان بۆ نمونە ئەگە هاوسەر بن ئەگە برا بن ئەگە خوشک و برا بن ئەگە دراوسێ بن ئەگەر بەیەکەوە کار بکەن مانگی ڕەمەزان مانگی لێبوردونە ئەبێت دڵەکانمان پاکەینەوە بەرامبەری خەڵکی چوادۆرمان بە تایبەتی ئەوانەی کە خزم و کەسوکارمان و قسەمانێ لەگەڵیانە و قسەیان لەگەڵمانانێ و دڵمان لە یەکتر ئاز بووە پێویست دەکات ئاشتەوایەکی لێبوردنێک دەکەن هەر بە بۆنەی گەورەی مانگی ڕەمەزان و ڕەمەزانان زیاتر خۆت قورئان دەخوێنی یان گوێ لێ دەگری وەڵا قورئانە خوێنین و گوێ لێگرین و بە ڕۆژوین لەوەتی کە لە مناڵیمەوە تا ئیسا ڕۆژووی مانگی ڕەمەزان دەگری خۆم ماڵ و مناڵم بەڕاستی کە بچووک بووی بەبیرت دێ ئەنگۆ کوپی پێشوازیتان لە ڕەمەزانی دەکرد بچووک بووین ڕەمەزان ئەهات دایک و باوکمان کە هەڵی ئەساندین زۆر بچووک بووین لەسەرمان نەبوو ئەو کاتی کە ڕەمەزان بوو تقریبا تا نیوەی ڕۆژوەمانەگرت تا ڕۆژوەکە ڕۆژوەکی کێشمانەگرت لەگەڵی ئەمە دوو ڕۆژ دایک و باوکمان ئاوت پێمان ئاوت وەرن بە دەزووی ڕکێنین بە یەکۆ بۆتان وەکو بە ڕۆژە بۆ حسابە ئیشەڵا هیوادارم خوا هەڵێمان وەرگێت هی ئەو مناڵیشە ئێستا چۆن منداڵەکان هان دەدەی ئەوانەی ینی ئەگەر بچووک بن ڕۆژوو بگرێن چۆن بۆ پێویستە دایک و باوکان چۆن هانی منداڵەکانیان بدەن بۆ ئەوانیش لێ ڕابێن ئێمەش هەروەکو ئەو ڕێبازی کە دایک و باوکی خۆمان بەجانیە ناوە بەسەرمانە ئێمە ژیوادای هەر بۆ ڕێبازا بڕین ئینشاءڵڵا کاکی گیان بەخێر بن سەر ئەو چاوانە مانگی ڕەمەزانە خۆی مانگێکی پیرۆز و بەرەکەتدارە ئیتر ئێمەش مانگی ڕەمەزان ئێمە بە مۆقیفەوەی مسلمانین ئەبێ پێشوەخت خۆمان ئامادەکەین بۆ مانگە پیرۆزە هانی مناڵەکانمان بین کە ڕۆژۆکەیان بگرن کە تاعاتی خۆیان بکەن کەم تەرخەمی نەبێنە لە نوێژانە لە ڕۆژوە پشت بەخوا چەند دڵت خۆشە بە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان خۆی هەر 10-15 ڕۆژ پێشەوەی کە نزیگە بیتەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئینسان بۆنی ڕەمەزانی بۆیێت بەرەکەت لە ڕزقیا زیاوە بێت دڵی ئارامترە بێت بەڵێ بەڵێ لە ڕەمەزانە چۆن ئیش و کارەکەی خۆت دەکەی وەڵی ڕەمەزانان زۆر جارێ مەیکن بە شیرینی جاری وایەکەن بە شیرینی ئێواران یا سعاتی ڕۆژی بمێنێ دەست پێەکەین نیشی خۆمانەکەین بۆ ئەوانەی کە بە حەزیان لە کەباب ئێواران دەشی گۆڕن جاروێ دیکەنە شیرینی بەڵێ بەڵێ دەکەن بە شیرینی شیرینیەکە تەڵەوی زیاترە زۆر جار
خەڵک بە تایبەتی سەرەتای هەفتەی یەکەم خەڵک زیاتر شیرینیە با بۆ بەربانکردنەوەی. زیاتر خۆت لە ڕەمەزانە خەریکی قورئان خوێندنی، خەریکی نوێژە سونەتەکانی، خەریکی تەراویحی، یعنی خۆت بە چوە زیاتر سەرقاڵاکەی؟ وڵی خۆی ڕۆمەزانان هەر ئینسانە هەیە هەر پێشوەختیش نوێژی نەکردو هەر جورئەتی هەرەیگرێ پێشتر سێری خەڵک چواردەوەرەکەیەکە خەڵک نوێژەکە ڕۆژوەگری ئەمیژە و جورەتەیەگرێ بەڵامی تر پشت بەخوا هەر ئینسانە و تەبعی خۆی هەیە نوێژی سنە زیاترەکە هەیە شەوانە قورئانە خوێنێ نوێژی زیاترەکە ئیشەڵا پشت بەخوایە مەژەر بەشێ لەو بەشانە هەرەبێ هەڵبژێرین و بیکەین ئەرکی سەرشانمانە ئەبێ بیکەین و خی گەورە فەرزی کردو لە سەرمان. مانجی ڕەمەزان نزیکە دوعات کردو بگەی بە ڕەمەزان؟ ئەرەوەڵا حەز دەکەی؟ ئینشاءڵڵا کە خی گەورە بیکاتە قسمەت. ئینشاءڵڵا. زۆر حەز لێ بگەی و ماگە؟ ئاواتی هەموو مسلمانێکە. بۆچی حەز دەکەی؟ وەڵی تر حەزکردنەکەەوە دەتوێ پاداشی زیاتر کۆ بکێ و خۆ لە گوناحەکانمان خۆش بێ و ئەم ئینسانە دایم لە گوناحایە و گوناحەکات و ئیتر پێویستی بەوەشە مانگێک هەبێ بۆ لێبوردنی ئەم گوناح و تاوانانە. مانگی ڕەمەزانیش مانگی عەفوە، مانگی تەوبەیە، مانگی غوفرانە. ئینشاءڵڵا بە ئومێدی ئەوەین خی گەورە لێمان خۆش بێ، بە ئومێدی ئەوەین توێشوێ بۆ قیامەت کۆ بکەینەوە خی گەورە یارمەتی دەرمان بێ. ڕەمەزانان خۆت زیاتر بە چیوە سەرقاڵ دەکەی؟ وەڵی لە ناو ئەچوڕێنەوە تەکسیمان پێ و لە ناو شارین و چەند گرینگە تەکسیت پێەیە بیخێ سەر رادیۆیی قورئان یا بیخێ سەر قورئانێک گوێ لێ بگری؟ ئەگەر بە مبالغە نەبێت دایم لەسەر رادیۆی قورئانە. ئێستاش لا یەزال هەر ئێستش لە قورئانە. کە مادەماوە گوێ دەگری لە قورئان بابزانم ئەوانەی کە گوێ دەگرن لە قورئان لە ڕووی دەرونیەوە چۆنن؟ وڵی لەخوا بەسیابێ ئاسوودەین، مرتاحین، پەشیمانین لەوەی کە خینە سەری، چونکە هەم بۆ قیامەتمان باشە هەم توێشوێ کۆکەینەوە بۆ قیامەتمان. ینی هەم خێرێکت دەگاتێ هەمیش لە ڕووی دەرونیشەوە مرتاحین. زۆر باشە. ئەی کە ڕەمەزان دادێ بابزانم لەگەڵ تاحەتەکانی دیکەیە چۆنی بۆ نمونە لەگەڵ نوێژە سونەتەکانە لەگەڵ تەراویعە؟ لەخوا بەزیابێ الحەمدولیلا مرتاحین. چۆن هانی کەسێک بدەین بێتە مزگەوت کە لە ڕەمەزانە لە غێری ڕەمەزانە نەهاتووە؟ وڵی ترەبێت دەستی بگرین و یارمەتی بین و ئاگاداری بکەینەوە پێی بڵێن و گرینگە وایە کەسێک بێنین بۆ مزگەوت کە پێشتر نهاتوێت؟ ئەگەر خی گەورە و فەزڵەمان پێ ببەخشێ بەڵێ لەسەر دەستی تۆ پیاوێک مسلمانێک برادێک چەندە گرینگە لە ڕەمەزان ڕوومان خۆش بێت؟ لە 100% ئەبێ وابی خۆی مانگی هەموو شتەکانە خۆکەرەوەی هەموو مانگەکانی کەیە. ئیشوکار و بازارتان چۆنە؟ وڵی وەسەتە لە خوار تۆزە وەسەتری شوی یاڕەبی باش بیت. سلام نزیک دەبینەوە لە ڕەمەزان. بەڵێ بابزانم چۆن پێشوازی بکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان، ینی مانگێکە میوانمانەوە دواتریش دەڕواتن ئەو مانگە ئێمە چۆن بتوانین بە جوانترین شێواز پێشوازی لێ بکەین؟ وڵی مانگی ڕەمەزان کتۆڵی لە هەموو مانگەکانە تایبەتمەندەی چیە چونکە عیبادەت چەند قاتە بێت و تێە ئەبە پێ حەدیث و فەرمودەی خی گەورە صلی الله علیه وسلم عیبادەتەکان چەند قاتە بۆیە مسلمان پێویستە لەو مانگە ینی زۆرترین عیبادەت زۆرترین زیکر زۆرترین نوێژ و تەعاتی تا بکات ئێتە خۆیەک لای کاتۆ ئەوانەی ڕۆتیناتی ژان کەم کات و گرنگی بە مانگی ڕەمەزان بات زیاتر خەریکی عیبادەت و خواپەرستی. بەڵێ خۆت ڕەمەزانان زیاتر چی دەکەی؟ من ڕەمەزانان زیاتر ختم وڵا گرنگی بە ختمەیەم و ئێتە تەراویحەکانەکەین و نوێژە جەماعەتەکان هەمووی ئەکەین و بۆ شێوێ. الحەق زۆر پێویستە ئینسان چونکە گەشتن بە مانگی ڕەمەزان نیعمەتێکە خی گەورە نایدا بە عەبدێکی الحەمدولیلا خی گەورە فەزلیەوەمان پێ بای شەڵا مندێکی کەمانمەوە بگەینە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی لێخۆشبوونە لە گوناهەکان. ئیتر موسڵمان ئەبێت لە کیسی خۆی نەدا چونکە کەس نازانێ ئێمە فرای ئەم ڕەمەزانە کەوین ئەگە فریا کەوتینەوە نیعمەتی ئەڵڵایە بە ئێمەدا و ئەگەریش کەوتینە دوای مانگی ڕەمەزان ئەبێ دوعا بکەین خی گەورە ڕەمەزانێکی تریشمان پێ بە چونکە ئینسان کاتێکە گوناهەکە بە بەردەوامی ئەبێ ئەوەی لەبیر بێکە خی گەورە ڕۆژە لە ڕۆژان لە گوناهەکانی خۆش ئەبێ بەس ئیتر لە مانگی ڕەمەزانە بێت دووقاتە. چەند گرینگە لە ئێستاوە ئێمە خشتێک بۆ خۆمان دیاری بکەین
لە ڕەمەزانە بۆ نمونە هەندێک شتی لاوەچی هەیە خۆمانی لێ بپارێزین چۆنیانی بۆ نمونە سیرکردنی هەندێک کەناڵ هەیە پێویست نییە بۆ نمونە گەڕان لە کافتریاکان یان لە چاخانەکان زۆر پێویست نینە بەڵام ئەوەی کە پێویستە ئینسان قورآن بخوێنێ دەوری قورآن بکاتەوە نوێژ سونەتەکان ئەنجام بدا یارمەتی خەڵک بدا لێبوردە بێ ڕووی خۆش بێ بەرامبەر بە خەڵکی وانیتیانە بەڵام مسلمان ناوێ بەس لە مانگی ڕەمەزانە و شتانە بکات ینی تۆ نابێ بەس مانگی ڕەمەزان بکەی بە هۆکارێکە ئالاساس تۆ لەگەڵ قورآنە بینە باش بێ لەگەڵ دینی ئیسلامە لەگەڵ بەرنامە ئیسلامە تۆ ئەگەر ئینسان مسلمانێکی ڕاستەقی نەبێ ئەبێت لە هەموو شتەکان بە دوورکەوێتەوە تەنها گرنگی بۆ ناز و نیعمەتانە مەکە خوا پیاوە بۆ نمونە خوای گەورە لە قورآنە فەرمێڵێ يا أيها الذين آمنوا أذكروا نعمة الله عليكم هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض أبيت أول بير بيخوال القرآن فرمي عبد كان وان إيمان تاني ناوى سپاسی خوا بکەن سپاسی و ناز و نیعمەتان بکەن کە خوایەتی پێتان خوایەکی تر هەیە جگە لە ئەڵڵا ڕزقی یابن لە ئەرز و ئاسمان گومانی تیانەکە هیچ زاتێک نییە جگە لە زاتی ئەڵڵا ڕزقی ئێمە یابێ بۆیە ئەو ڕزقە خۆ بەس خواردنەکە نییە تۆ بۆ نمونە خوای گەورە تۆ بەسەرەکە تۆ خاتە مانگی ڕەمەزان و لەیلەتول قەدر پێ بەخشێت تەراویح پێ بەخشێ بۆ نمونە تۆ ئەو هەموو ڕۆژە ئەو هەموو ساعاتە خۆت بە پرسێتی هێڵی تۆ بچیتە عیبادەتێک و داوا لە خوای گەورە بکەی حسابی تۆ جیاوازە لە کەسێکە سبەی دووسبەی ڕەمەزانیەتە پێش ڕۆژوو ناگرێ عیبادەت ناکە گوێی لێ نییە یا لەگەڵەوە کە ڕۆژوەگرێ نوێژ ناکە یا کە نوێژەکەیەکە ڕۆژۆکە ناگرێ ینی حساب و کتابی من و تۆ لە لای خوای گەورە جیاوازە لە کەسێکی وەکو ئەو گەنج لێرە لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانە مزگەوتەکان پڕەکان الحەمدولله شاری ئەڵەبجە لە خوای گەورە بەزیابێ فەزلی خوای گەورەیە کە ئیمانداری زۆر زۆرتیە الحەمدولله خاصەتەن گەنجەکانی سوپاس و حەمد و سەنا بۆ ئەڵڵا تەعالا گەنجەکانی الحەمدولله لە ڕووی ئیمان و زۆر باشن یان یەتوانین بڵین زۆرینەی لە ساڵ هەفتای گەنجەکانمان پابندن بەدین و لە ساسیەکەی تریشی تر خوای گەورە هیدایەتمان باو ئێمە لەوان حساب نەکات کۆتا پرسیارمەوەیە چەند گرینگە لە مانجی پیرۆزی ڕەمەزان ڕووخۆش بین ڕووگرژ نەبین تووڕە نەبین عەسەبی نەبین وگومانیتیانە ڕسوول یەکەم ساڵ سەلەم فەرمێ پێکەنین بەرامبەر بە برای مسلمان و سەدەقێ ئەنی ئەگەر پێکەنینێک سەدەقە بێ تۆ ڕووخۆشی لەگەڵ هەموو کەسێکە ینی تۆ پێکەنین بەرامبەر نەفرێک بێ دوان بێسییان بێ هەر نەفرێک سەدەقەی خۆی هەیە گومانیتیانە بێ ڕووخۆشی بەرامبەر هەموو مسلمانە مادوو نەبین کەربیاخوا سەرچاو باسی پێشوازیکردن دەکەم لە مانجی ڕەمەزان چۆن پێشوازیەکی تایبەت بکەین لە ڕەمەزان مانگی ڕەمەزان مانگێکی خێر و خۆشیە ئینشاءڵڵا بۆ تەواوی موسڵمانانی چییە بە هەمووان بە تامەزرۆیە چاڕێ و ڕۆژەیەکە ئینشاءڵڵا لە ڕەمەزانە چ کاتێک خەریکی کەسابەتەکەت نۆی بەیانی تا مەغریب ئەو کاتە کڕیارتان باشترە تقریبان عادەتەن دوای عەسرانم بازار باشتر میوان و تاکە تاکەیەک هەیە بەیانیان ئەیبانە کەمە بۆ ئێوە تۆزێک زەحمەت و قورس نییە ناڕەحەتە بەڵام بە فەزلی خۆی شڵای کێشە ناکە ئەحواڵتان باشن جێشت گرتووە لە قورآن ئینشاءڵڵا خوارێت قبوڵ دەکا سلام علیکم سلام ورحمة الله سەرچاو مانجی ڕەمەزان لە ڕێگایە بەڵێ چەند دڵت پێ خۆشە و چەندێک دوعات کردووە بگەی بەم مانگە وڵایەت دڵمان خۆشەوە ئیتر خۆمان حازر کردووە و چۆن خۆت حازر کردووە وڵایەتر چۆن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عیبادەتەوە چۆن ئامادەی کە پێشوازی لە ڕەمەزان بکەین وڵا هەموو ساڵی خۆمان ئامادەیەکەین ئێمە بۆ ڕەمەزان ترایە بە ئەیشی دوکان بێت و ئایشی بڵێن تاعات و عیبادەتەمانە بێ خۆمان حازرەکەین بۆ ئینشاءڵڵا ڕەمەزانان باشی لەگەڵ تاعات و عیبادەتە بەڵێ وڵا لەخوا بەزیادە ئەی وردە وردە نزیک دەبینەوە لە مانجی پیرۆزی ڕەمەزان چەندێک خۆت ئامادە کردو بۆ ئەوەی تووشیاتەکەت باشتر بفرۆشرێت چونکە لە ڕەمەزانانە خەڵک زیاتر خواستی لەسەر تووشیاتە وایە بەڵێ وڵا وڵایەت زۆرێک زیاتر خەڵک دەیکڕێت تووشی زەردە سوورە وڵا عادەتەن سوورەکە هەموویان نەکردن عادەن سوورە زەردە عەمبەیە هەنارە ڕووبانارەمانە ئەکڕن زۆریان کامیان زیاتر دەکڕێت وڵا عادەن سوورەکە زۆرە بن خەڵک لە ڕەمەزانان تۆزێک سەری بەرز ناکەیەوە ناوەڵا گرانتر نایفرۆشی ناوەڵا مەگەر ئەوانەی کە شتەکان هێنین ئەوەی لە علا ئەبڵێن زەیتون شتەکانەوان تۆزش گرانیەکەن ئیتر ئێمەش مەجبورین تۆزێ من دەبینم لە نێو دوکانەکەی خۆت جێت گرتووە لە قورآنی پیرۆز بە بەردەوامی وای بەردەوام مەرەوەڵای ئینشاءڵڵا هەروە بن هەروەین
چەند لە ڕووی دەرونیەوە هەست بە ئارامی دەکەی کە گوێ دەگری لە قورآنی پیرۆز؟ وڵا ئارامکەرەوەیە هەم شیفای هەم هەر ئارامکەرەوەیە هەم خێرە هەم خێرە بەڵێرە وڵام مشتریە دەڵێ ئەڵێنێ دوکانەکەی تر کاکە واستەکە ڕەمەزانە دەموجارێ ئینشاڵڵا دەگەین بە ڕەمەزان ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. السلام عليكم ماندی نەبی ئەحواڵت باشی تەندروستیت ساق سەلامەتی میوانێکمان لە ڕێیە مانجی ڕەمەزانە چەند دڵت پێ خۆشە؟ هەر زۆر دڵم پێی خۆشە زۆر بەڕاستی یاین چاوەڕێی ئەو ڕۆژەکەین کە ڕەمەزانێت بەڵێ بەرەکەتە چەند دوعات کردو بگەی بەم مانگە پیرۆزان؟ وڵاهی لەبەرەوەی ئێمە هەمومان گوناحبارین ئەو ڕۆژە ڕۆژێکە بۆ پاکبوونەوەی گوناحەکان بۆ بە خۆتکردنی ئیمان بە بۆنێەوە زۆر دڵمان پێخۆش بە باوەڕمان بە قیامەت دەیە ئێمە چۆن بە جوانترین شێواز پێشوازی لە مانگە بکەین؟ بەڕاستی ئەگەر کەسێک بتوانێت عیبادەتی باشی تیا بکە ئەوە باشترین پێشوازیە لە مانگی ڕەمەزانە عیبادەتی زیاتر بکە عیبادەتی زیاتر بکە بەڵێ لە گوناه و تاوانەکان خۆی بپارێزێ خۆی پارێزێ و پاک بێتەوە و لەوەی کە پێشتر کردوێتی لەوەی کە دواترێتە ڕێی دوعا بکە کە ئیشەڵا عاقیبەتی باش بێ ئەوانەی خوا پێداون چەندێک گرینگە ئاگان لە خەڵکی هەژار بێ بەت حیبەتی لەم زروفەیە ئێستاە بەڕاستی ئەوە شتێکە کە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم فەرمێ باشترینتان ئەوەیە کە ئەو شتەی کە خۆی پێخۆشە بیبەخشێت ئەوەی کە خۆشیەوێ بیبەخشێت نەک شتێک لێ زیاو بێ و شتێک لێن بێ ئەوەی کە خۆ پێخۆشە بۆ خۆت دەوێت ئەوە ببەخشی بەڕاستی ئەوە باشترین ئیشە کە بەخشین ئینسانە گەیەنێ بە بەهەشتی ئینشەڵڵا. خۆت ڕەمەزانان قورآن دەخوێنیان گوێ لێ دەگری؟ گوێ لێ دەگرم زیاتر وەڵای مامۆستا گوێ لێ دەگری؟ بەڵێ لەبەرەوەی مەشغوڵم بە ئیشۆ گوێ لێ دەگرم. چەند لە ڕووی دەرونیەوە مرتاحی؟ زۆر مرتاحەبی ئینسان بەڕاستی بە گوێگرتن بە قورآن بە بەخشین ئەوە یەکێکە لە ئیشە باشەکان اینجا عیبادەتیش لە دوای کردەوەی باش عیبادەتە عیبادەتکردن لە بینی خۆت و خوای گەورە. مانجی ڕەمەزان لە ڕێیە دوعات کردووە بگەی بە ڕەمەزان؟ ئینشاءڵڵا دڵخۆشی کە مانجی ڕەمەزان دێ؟ بەتاشیت. لەم مانگەدا چۆن عیبادەت دەکەین؟ وەڵاهی عیبادەتەکە ڕۆژانە چۆن عیبادەتمان کردو عیبادەت دەکەین ئینشاءڵڵا بەردەوامیشە بین لە ڕۆژووگرتن. چەند دڵت بە ڕەمەزان خۆشە و لە مانجی ڕەمەزان شتێکی تایبەت هەیە ئەنجامی بدەیت بۆ نمونە ئەنجامدانی نوێژە تەڕاویەکان ختمکردنی قورآنی پیرۆز؟ بەڵێ ئینشاءڵڵا بەپێی توانە بەپێی هەموو کاتێک کردومان نوێژی تەراوی ئینشاءڵڵا بەردەوام بین لەسەری. زۆر باشە. خەڵک چۆن پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان دەکات تۆ لە نێو بازاڕی؟ وەڵای عادەتەن هەموو بە گەرمی پێشوازی لێ دەکەن لە مانگی ڕەمەزان پیان خۆش هەموو کەسێک بە بەردەوامی حەزیان لێ ئەو کاپراڵە دوعاکەن بگەنە مانگی ڕەمەزان. ئێمە کاتێک کە میوانێکمان دێ دەمانەوێت بە جوانترین شێواز بەڕێی بکەین بە جوانترین شێوازە خزمەت یابین. ڕەمەزانیش میوانە میوانی کەسێکی ینی زۆر تایبەتیشە چەند گرینگە ئێمە باشتر و چاکتر خۆمانی بۆ ئامادە بکەین ینی تۆزێک لەو هەڵانێکە لە ژیان هەیتمان لێ دوورکەوینەوە تۆزی زیاتر دەست بە عیبادەتەوە بگرین چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دوعایەکە ئامین دەکا کاتێکەوە جوبرائیل عەلەیهی سەلام دەڵێ دوعا لەو کەسانە دەکات کە دەڵێ مانجی ڕەمەزان دێ و بە شێوازێک خواپەرستی ناکەن کە خوا لە خۆیان ڕازی بکەن ینی دوعاکان خراپە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامینی بۆ دەکا دەبێ ئەو دوعایە چەندێک کاریگەر بێ ئەم دوعایە چەندێک قبول بێ وانە دوعایەک جوبرائیل بیکە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامینی بۆ بکە جا بۆیە پێدوانێ ئێمە دەبێت زۆر بە تایبەت بۆ ڕەمەزان خۆمان ئامادە بکەین ینی ئەو گوناهانێک ئەنجامی دەدەین ئەگە بچوشش بی وازی لێبێنین بەڵێ ڕاستە ئینسانی ئیماندار پێشوازی لە میوانەیەکە میوانەکە زۆر بە گەرمی بە تایبەتی ئەگەر بەرەو مانگی ڕەمەزان بڕۆین و لە مانگی ڕەمەزان نابی دوعای خێرەکەی خوای گەورە ئەو تاعات و عیبادەتە و لێ قبوڵ کە بەرەکەت بخاتە ژیان و تەمەن و ئیمانداری هەموو لایەک. ئەمە شەری خۆتە؟ ئەوە هی ئەو دراوسەیەمانە. خۆ ئێستا لێرەنی؟ ناوەڵام. لە ڕەمەزانانە بازاڕی باشە؟ تقریبا هەر عادەتەن هەموو ماڵێک خورما ئەکڕێ پێویستەکە ئایتر هەموو ماڵێک خورما بکڕێ بە بڕنگ با فەرقە خات. باشە ئەوی کە خۆی لێرە نەبی تو بۆی دەفرۆشی یارمەتی دەدەیت؟ طبعا
ئێستا ئێمە عادەتمان وایە کردومانە بە خەفارەت ئەم سێ دوکانەمان بە تاکید یەشێکمانی لێبێ بەسە لە هەموو کاتێکە. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەڵەبجە بوو ئەوان دەڵێن زۆر پێویستە و زۆریش گرینگە بە جوانترین شێواز پێشوازی بکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان. هەرکە مانجی ڕەمەزان دادێ ئێمە دەبێت لە بیرمان بێ مانجی ڕەمەزان مانجی نازلبوونی قورآنی پیرۆزە، دەبێت ڕەفتارەکانمان ڕەفتاری قورآنی بن، دەبێت هەڵسوکەوتمان مامەڵەکردنمان گفتارمان ڕەفتارمان هەمووی جوان بێ هەمووی نمونەیی بێ. نابێت لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانە ئێمە ڕوومان گرش بێ خەڵکمان هەیە سبحان الله لەگەڵ مانجی ڕەمەزانە تووڕە دەبێت عەسەبی دەبێت جا ئەمانە دەبێت تۆزێک لە خۆمانە دووری بخەینەوە ڕوومان خۆش بێ. خەڵکی ئەم شارە شاری هەڵەبجە هەرکە مانجی ڕەمەزان دادێ ئەوان زیاتر پابەندە بن بە ئاینەوە و مزگەوتەکان پڕ دەبێت لە گەنج پڕ دەبێت لە خەڵک ماشەڵای دەوێت ئینسانی ینی زۆر باش و چاکن دڵیام لە شارەکانی دیکەش بامان شێوە هەروایە بەڵام خەڵکی ئێرە دینداری زیاتر پێوە دیارە. جا من هیوا دەخوازم هەموو لایەکمان دوعا بکەین بگەین بە مانجی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگا ببێ بە قسمەتمان و دەستی پێوە بگرین و قەدری ئەم مانگە بزانین. بەڕاستی ئێمە کاتێک میوانێکمان دێ بە جوانترین شێواز بەڕێ دەکەین دەڵێن با بە جوانترین شێواز ئەو میوانە بەڕێ بکەین. ئێکە مانجی ڕەمەزانیشدا دێ میوانێکە لە لامان خوای گەورە ئەو نیعمەتەی بە ئێمەدایە ئەو میوانە دێتە لای ئێمە با بە باشترین شێواز ئەگەر دەتوانین با پرۆژە بڵاوکەینەوە ئەگە دەتوانین با قسەی خێر بکەین ئەگە دەتوانین با یارمەتی خەڵک بدەین با ئاگامان لە خەڵکی هەژار بێ. ئەگەر بینمان لەگەڵ کەسێک نییە سی تێدایە لە بەرخاتی ڕەمەزان بە ئاش بینەوە هەر لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان ئەو خواردنەی کە بۆ خۆتی حازر دەکەی بۆ ماڵ و منداڵی خۆتی ئامادە دەکەی قاپێکیش بدە بە دراوسێکەتان با بەرەکەتی تێبکەوێ با خۆشەویستی زیاتر بێتن. تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.